بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد حمدا يليق بجلال وجهك وعظيم سلطانك. اللهم لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، فلك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. اللهم صل وسلم وبارك على خاتم الأنبياء والمرسلين، على قائد الغر المحجلين، على عبدك ورسولك محمد النبي الأمي، وعلى آله وأصحابه وأزواجه وأمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. سلام ورحمة إخوة، بركة إخوة، فضل ونعمة إخوة، رزق روز إخوة، برجع بسرهم معنا إن شاء الله. خواهي قورا أم جيغيا پر نور و پر بركة و پر هدايتك. خواهي قورا كل يكي لو گنجانو لو مسلماناني لمجلسي دانشتون بيانكا بمومك كتاريكايكي جاهليان بيروناكاتوا أو شەوە زەنگەی کەوا لە دەرەوەی ماڵەکانی خوایە لەم مانگی ڕەمەزانە و لەم شەوانی ڕەمەزانەیە غافڵن ئالەم ڕەحمەت و بەرەکەتەی کە ئەڕژێ بەسەر مزگەوتەکانە، غافڵن لەو بەرەکەت و ڕەحمەتە خوایەی کە بە لێشاودا ئەبارێ لە ناو مزگەوتەکانە بەسەر ئەو کەسانەی کە سەریان وا لە سوجدەیە، کە پشتیان چەماوەتەوە بەسەر قورئانەکەی خوای تەبارەک وەتەعالایە، کە وەستاون سەریان شۆڕە لە بارەگای پەروەردگاری خۆیانە، داوای ڕەحم و بەزەیی خوا ئەکەن بۆ ئەو گوناحانەی کە لە ڕابردووی تەمەنیانە و تایبەت لە ساڵی ڕابردوویە کردویانە. ئای چ بەرەکەتێکە تۆ لەگەڵ خوایە ئاشنابی ڕێگەت پێ بدرێ قسە بکەیت. ئای چەند خۆشیە چ فێنکیەکە بەدڵی ئەو کەسانەیە دێ کاتێکە هەز دەکەن ئەوە قسەی لەگەڵ پەروەردگاریان کردو و سەکی غوفران و لێخۆشبوونی خوای وەرگرتووە. ئەو کەسانەتان دیوە کە جارجار چوون مقابلەی سەرۆکێکیان کردووە یا وەزیرێکیان کردووە، ڕوخسەتی داوە 5 دقە بچێتە لای مقابلەیەکی بکات، دێتەوە ئەیگێڕێتەوە ڕەسمی لەگەڵا گرتووە، وام کرد وام کرد، ئەوەم کرد ئەوەم کرد. خۆی چەند بووە چەند مەجای داوە لەوانەیە بە حاڵ تەوقەیەکی لەگەڵا کرد بێ، فەرموویەکی لەگەڵا کرد بێ، ئەیکا بە هەرایەک لەگەڵ فڵانە سەرۆک و لەگەڵ فڵانە سەرکردە و لەگەڵ فڵانە پیاوی ناودارا دانیشتم. تو خوای تەبارەک وەتەعالە لە ماڵەکەی خۆیان ڕوو ئەکەیتە ئەو ئەڵەی وەجەهت وەجهی للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين. روم كده روي پروردگاره پیغمبر صلى الله عليه وسلم بوي داناين الله لنيوجا روور ما چرخينا چونك لقر روور چرخان رود لخواور چرخان دوا أفرمين لقر رو كده أو قبليا نيوجا دابث خواي قورش خوي رود تيأكا. إما همو دقيوار روما لروي پروردگار مانايا قصي لقلاكين داوای لێ ئەەکەین، پێداویستەکانی خۆمان عەرزەکەین. خوایە پێویستم بەوە هەیە، محتاجی ئەوەم کەمە، نوقسانی ئەوەم هەیە. ئەگەر خەڵک ئەزانێ ئەمە چ نیعمەتێکە، ئەمە چ بەرەکەتێکە، چ خوایەکیش، ئەو خوایی کە کەون و کائیناتی لە نەبوو هێناوەتە بوون. ئەم گەردوونەی کە نازانین ئەوەڵی لەکوێ و کۆتاییەکەی لەکوێیە، ئێمەی لەو خۆڵە مردووە دروست کردووە، ڕزق و ڕۆزیمان بەسەرا ئەڕێژێ، ژیان و مردنمان بەدەست ئەوە، خۆشی و ناخۆشیمان بەدەست ئەوە، پاشان گەڕانەوەشمان بۆ لای ئەوە، حساب و کتابمان بۆ لای ئەوە. ئەو دروستی کردوین لە پێناوی مەبەستێکا کە تایبەتە بە ذاتی ئەڵڵاوە، ئەویش عەبدایەتیکردنە بۆ ئەو. ئای لە نەکبەتی ئەو کەسانەی کە بێ ئاگان لەم ڕەحمەتە، ئای لە نەهامەتیەک ئەو خەڵکەتیایە ئەژی بێ ئاگان لەمە شوێن پاتاڵێکی دنیا کەوتون، تۆزە خۆشیەکی دنیا و ڕابواردەیەکی دنیا. لەم مانگی ڕەمەزانە و لەم شەوی ڕەمەزانەیە دانیشت بێت پێکی عەرەقی مێزی عەرەقی ڕازان بێتەوە، عەرەق بخواتەوە، غافڵ لەو ڕەحمەت و بەرەکەتەی کە بەم مانگەیە بەسەر خەڵکە ئەبارێ، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ رغم أنف رجل أدرك رمضان فلم يغفر له. ئەفەرمێ لوتی زەلامێ بە خۆڵا بچێ
مانگی ڕەمەزانی بەسەرا تێپەڕێ و نەتوانێ خوا لە خۆی ڕاستیکە نەکبەت ئەوەی وەرە ڕەمەزانێک کە خوا لە بیانووە گەڕێ لێمان خۆش بێ لە بیانووە گەڕێ لە بیانوو لێمان خۆش بێ لە بیانووە گەڕێم عەبدەی بگەڕێتەوە بۆ لای خوا بڵێ خوایە لێم خۆش بوو ئەویش بڵێ لێو خۆش بوو کەچی تو ئەمەگە نەکبەت بی ئەمەگە ملهوڕ بی لە ئاستی خوایە من لە جیڕێ بکەی کەس نا لەگەڵ خوایە باشە بەتەمای تاکەی من حەزەکەم ئەگەر لە مەسەلەکە زۆر لا نەدەم ئەو کاتێک کە لێرە زۆر نییە لە خزمەت جەنابتانە زۆر جار باسی تۆبەکردن ئەکرێ لە مانگی ڕەمەزانە زۆربەی مامۆستا بەڕێزەکان باسی تۆبە ئەکەن چونکە بەڕاستی فرسەتێکەی تر تۆبە سەرەتای هەموو خێر و بەرەکەتەکەیە من حەزەکەم باسی تۆبە نەکەم باسی ئەو قۆناغە بکەم کە لە پێش تۆبەیە لە دڵی ئینسانە ڕووەدا کە ئەدوایی نەتیجەکەی تۆبەکردنە لە پێش تۆبەیە خۆ تۆبە لە خۆت وێستا ناڵی خوایە تۆبە ئەبێ شتێ بێ بە دڵتا شتێ بێ بە مێشتا گۆڕانکاریەکێ بەسەرا بێ بیرکردنەوەی محاسەبەکردنیەکی خۆت اینجا بڵێ خوایە تۆبە خۆ کەس لە خۆی ناڵێ خوایە تۆبە تۆ لە ناو گوناح و تاوانە غەرق بوو بیت حاڵەتێکەیە لە پێش تۆبەکردنە کە ئەوە سەرەتای تۆبەکردن و گەڕانەوەی بۆ لای خوا ئەویش حاڵەتی مڕاجعەکردن و ئەو لۆف و پێچانە وەکو چۆنە هەر لەسەر جاداڵێن ڕیتێرنەکەی پێجەکەیتەوە هەنگە جار وەفعەیگێ بەسەری سانە ڕایەگرێ و پێچێکی پێکاتەوە ڕایەگرێ لە ئاستی خۆیان مڕاجعەیەکی نەفسی خۆی پێکات ئەرێ من خەریکی چیم ئەرێ من تا ئیسا چیم کردووە ئەرێ من ئەو کارەم بۆ کرد پەنجا گەزێگە شتەکە زۆر خراپ و من ئەو ئیشە غەڵەتەم بۆ کرد ئەها خەڵک چیم پێڵێن تەریقە بێتەوە لە ئاستی خۆیە لە ئاستی خەڵکە لە بەردەمی خوایە بەڵام هەموو خەڵکەکان لەم ئاستەیە لەم ئاستی بیرکردنەوە و پێداچوونەوە و مڕاجعەکردنەی نەفسی خۆیە هەموو خەڵکەکان وەکو یەک نین من حەزەکەم ڕووی خیتابم لەم محاضەرەیە لە چەند ئاستێکە ڕوو بکەمە ئەو خەڵکەی کە گوێی لە دەنگمە یەکەم لە دوورە دوورەکانەوە دەستی پێەکەم ئەو خەڵکانەی کە زۆر دوورن لە دین بەڵکو دوژمنی دینی خوان بەڵکو ڕقیان لەم قورئانە و لەم ئیسلامە و لەو موسڵمانانەشە خیتابی یەکەم با لەگەڵ ئەوانە بێ لە مناڵیەوە لە بیرمە من مناقەشە و دەمەدەمەمە لەگەڵ ئێوەیە لەسەر بوونی خوا ئەموو سەیری ئەم کەونەکەن هەموو شتێکی ئاماژەیە بەوەی کەوا نیظامێکی تایە قانونێکی تایە خالقێکەیە عالمە حەکیمە بە قودرەتە بە توانایە من نەمدیوە قنەجگەرێ بە دەمی زەلامێکەوە لە خۆیەوە دروست ببێ نەمدیوە قەڵەمێ بە دەستی مامۆستایەکەوە لە خۆیەوە دروست ببێ ئاخر ئەم کەون و کائیناتە بەم هەموو نیظامە جوانەی کە تایەتی لە چۆن لە خۆیەوە دروست بوو ئەیو نە ئەوە مادێ هەر هەبووە و هەر ئەمێنێ گۆڕانکاری مادێ ڕۆژێگە بێ بە ئینسان ڕۆژێگە بێ بە حەیوان ڕۆژێگە بێ بە ئاگر ڕۆژێگە بێ بە بەفر ڕۆژێگە بێ بە هەوا ڕۆژێگە بێ بە دار ڕۆژێ ئەتەقێتەوە ڕۆژێ سارد دەبێتەوە مادێ هەر لە خۆشیەوە وای دێت ئێکاکە چۆنە مادێ سەرەتای کۆتاییە و نەخێر نە سەرەتای هەیە و نە کۆتاییە چۆن سەرەتای نییە و کۆتایی نییە ناکاکەوە عیلمە کێ وای وتووە وەڵامە نەظەری نیوتنە نەظەری یەکەمی نیوتن گەورەترین زانای فیزیا هەموو لەسەر شانی نیوتن دابەزراوە یعنی چۆن ئەم مادێ هەر هەبوو هەرەمێنێ بەڵێ هەر هەبوو هەرەمێنێ من ڕووی دەمەکەمە ئەوێڵم ئیتر بەسە ڕیتێرنێک بۆ عەقڵ و مێشک و بیرکردنەوەی خۆتان دانێن یعنی تا ئیسا نەتان بیستۆ لە هەموو قەناتە تەلەڤیزیۆنیەکانەوە لە هەموو ئەو کتێبە زانستیانەی کە تازە دەرچووە نەتان بیستووەکەوە ئەلعان مادە دروست ئەکەن لە موختەبەرەکانە و لە ناویشی ئەبن ئەو مادەی کە تۆ و هەر هەبوو هەر ئەمێنێن نە ئەفەوتێ و نە لە ناو ئەچێ ئەمڕۆ لە موختەبەرەکانە دروستی ئەکەن مادە بۆ ئەکا بە وزە و بۆ ئەکا بە مادە ئەگەر هەر باوەڕ ناکەی ئەلعان لە ئیخبارەکانە کە دنیایان پڕ کردووە باسی علمی لەناو هەموو زاناکانە باسی ئەو معەجیلە زەڕیەیە کە ئەوە تا دروست کراوە 150 متر وا لە ژێر ئەرزا لە نێوان حدودی فەڕەنسا و سویسرایە 27 کیلۆمەتر ئەخولێتەوە لە ژێر ئەو حدودەیە
هەشتا ملیار دۆلاری تێچووە، هەشتا دەوڵەتی عالەم بە عالمەزانە گەورەکانیانەوە بەشداریان تیا کردووە. زانن بۆچی؟ ئەیانەوێت تەمسیلی دەقەی یەکەمی دروستبوونی کەون بکەن. یعنی باز لە دەقەی یەکەمی دروستبوونی کەونێ بۆ ئەکا، نەک دەقەی یەکەم باسی بۆ ئەکا یەک لەسەر ملیۆنی سانیەی یەکەمی دروستبوونی کەون چیتیا ڕووی داوە. ئەو تەنۆچکانەی لەو لەتە سانیەیە دروستبوون چییە؟ کار لەوەیان نەما بڵێ مادە هەر هەبوو و هەر ئەمێنێ. من ئەڵێم باشە بابای کافری سەرگەردانی بێ ئاگا لە عیلم و لە دنیا تا ئیستا قەناعەتی وابوو خواکەی تۆ هەر مادەیە دەیسا مادە دروست دەکەن لە مختەبەرەکانە دەڕیتێر نێدانێ بۆ عەقڵی خۆت و بڵێ تر بەسە. ئەی بابای بێ ئیمانی کافر کە بە منت ئەوەت باوە گەورەی تۆ ئادەم و حەوانی قورئان گاڵتەی پێکا حکایەتی پڕوپیرێژنە. ئێمە لە مەیمونەوە تەتەورمان کردووە، مەیمونیش لە بەراز و بەرازیش لە بزن و بزنیش لە تیمساح و تیمساحیش لە ماسی و ماسیش لە کرم و کرمیش لە بەکتریا و بەکتریاش نازانم لە چیەوە دروست ببوو. ئێمەش خوازانێ سبەینێ بین بەچی تەتەورەکەین. گاڵتەی بە عەقڵی منە کرد، ئەو باوە گەورەی ئێمە مەیمونە. ئەی باشە تۆ ئاگا لە عیلمی تازە نییە؟ ئاگاد لەو هەموو پێشکەوتنە تازەی نیە لە جامیعاتە ئەوروپی و ئەمریکیەکانە ڕووەدا کە هەر یەکێ لەو عیلمانە کە پێوتی عیلمی جینات، ئەو جینانەی مرۆڤ کە ئەوە تا لە کولی خانە یەکێکی ئێمەیە کە زاناکانی دنیا هاتون تاقیکردنەوەیان لەسەر کردووە. بڕۆ لە هەج دکتۆرێکە پرسی یەک تۆز میسداقیەتی عیلمەکەی تیابێت و درۆ نەکا، ڕاستێ لەگەڵا بڵێ پێ دەڵێ ئەمڕۆ عیلمی جینات کە غەڵەت قبوڵ ناکا. پێمانەڵێ هەرچی مرۆڤەکان ئەمڕۆ لەسەر ئەرزا هەنەچنەوە سەر یەک نێرینە، سەر یەک نێرینە، یەک نەک نێرینە و مێینەیەکیش ئەچنەوە سەر یەک نێرینە. ئەمە بە عیلم لە مختەبەرە ئەخوێندرێ. مەیمونی چی؟ باشە تاکەی تۆ نانانیشی بابای بێ ئیمان مڕاجعەیەکی خۆ بکەیتەوە بە مناڵی هەڵیان خەڵەتانی لە کتێبەکانی ئەحیایە تایە بوو ڕسمی سێ چوار مەیمون بە دوای یەکەوە وەسابوون. ئەمە باپیرە گەورە و باپیرە گەورە و گاپیرە گەورەکەی ترمانە. ئەی خۆی ئیسا تۆزێ عاقڵ بوویت و گوێ لە ئیخبار و لە عیلم و لە مختەبەرەکان و لە زاناکانە باوی ئەوە ماوە تاکەی کافر و بێ ئیمانە بی، تاکەی مناڵەکانیش فێر ناکەی ئیتر بەسە خوایەک هەیە ئەم کەون و کائیناتەی هێناوەتە بوون. ئەمڕۆ بە عیلم ئەوەی دوێنێ بە ناوی عیلمەوە بە ئێمەتان ئەفرۆشت، هەزاران هەزار خەڵکتان پێ کافر کرد، هەزاران هەزار خەڵکتان پێ بێ ئیمان کرد. ئەمڕۆ عیلم ڕەدی دایەوە بووە بە درۆ و دەلەسا ئەو داروینەی کە ئەم نەزەریەی دانوە ئەمڕۆ داواکرێت بە تاریخی محاکەمە بکرێت چونکە ئەو کە لەسەرە مەیمونەی کە ئەوی هێنابووی ناوی نابوو کە لەسەری مەیمونی بلداون. دەرکەوت دانەکانی کەڵبەکانی مەیمونیشان بازی بووە، دانەکانی کەڵبەکانی هەڵکەنەوە دانی مرۆڤی لە جێگەدا کوتیوە. ئەمە لە مختەبەرا سەلمێدا تۆ تاکەی عاقڵ نابی تێناگەی. یعنی ئەو کەسانەی کە بە ناوی عیلمەوە دژایەتی ئیسلامیانە کرد خیتابم بۆ ئەوانە ئەڵم دەدانیشە مڕاجعەیەکی هەر عیلمی تازە بکەرەوە. ئەرێ بزانە تۆ لە چ سەرگەردانیە کابووی، زانە ئێمە کۆنەپەرست و دواکەوتوو بووین یا توی نەکبەت ئاگا لێ نەبوو کافریان کردی، دەیان و هەزارانی وەک تۆشیان کافر کرد بە کافری و بەبێ ئیمانی چوە ناو قەبر. هەتا چوە ناو قەبر ژووتی قورئان درۆکە باوە گەورەی من مەیمونە جا لەوێ پیشانیان ناوەی سا باوە گەورەی کێیە. با بگەڕێرەوە مڕاجعەیەکی نەفسی خۆت بکە. ئەمە یەک. دوو، خیتابم لە ئاستێکی ترا بۆ ئەو کەسانەی کە باوەڕیان بخوا هەیە، بە دین هەیە، باوەڕی بە پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم، باوەڕی بۆ قورئانەیە کەچی سەیرەکەی سەرگەردان دەعما و نەکبەت هەر بۆ ژیانەژی بۆ ئەم دنیایە شەڕیەتی ئەوەی ئاگای لێ نییە دینە. زەلامی وا بینی ملی بە نۆ تەور نابڕێتەوە.
لە دنیایە کەس ناتوانێت بۆ یەک وەرەقە بۆ یەک گەڵا فێڵێکی لێ بکە هەڵی خەڵەکێنێ کەچی دوو پرسیاری دینی لێ بکە سەیرەکەی فڕی بەسەر دینەوە نییە ئاگای لە دینی محەممەد نییە صلی الله عليه وسلم پێشی ناخۆشە پێی بڵێ بێ ئیمان قسەیەکی پێی بڵێ منافق پێی بڵێ باشە برای بەڕێزم ئەڵم تۆش قەینا وەکو خواد ناسی وەزانی خوا هەیە ئەزانی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە ئەزانی قورئان کتابی خوایە ئەزانی قیامەت حەقە بەڕوت و قوتی سەرپەتی پێپەتێکی تۆ بەردەمی خوا ئەم شەڕکردنە و لەسەر دنیا تاکەی ئەم هەوڵدان و قەپاڵکردن و پەلەقاژێ و بۆ دنیا تاکەی سەر لە گوناحەنەی تاکەی لە نادیەکان سەرخۆش کەوتووی تاکەی شەڕواڵ پیسیەکەی تاکەی چاول لە ماڵی خەڵکە تاکەی چاڵ بۆ براکە و هەڵەکەنی قورکەی بەسەریا لەبەر پاتاڵێکی دنیا تۆ بەدەستی بێنی هەتاکەی ناگەڕێتەوە بۆ لای خوا ئافرەتی وا هاتووە خوشکی وا دێتە لام عمری گەیشتۆتە 50 ساڵ سەر و سنگی ڕوود قۆڵ ڕوود تەنورەیەکی تەنگ لە سەر و ئەژنۆوە خۆی بە دەردێ بردووە بە حاڵێ بردووە کچی 14 ساڵ تەریقە بێتەوە لە ئاسیا 50 ڕەنی شیاوە لە خۆی بێتامی کردووە یەتە لام و خوایە مامۆساگیان بەڵێ خوشکم فەرموو ئەوە مامۆساگیان شەو نوێژ چەند ڕکعات باشە لا حول ولا قوة إلا بالله باشە خوشکە بەڕێزەکەم بۆ خاتری خوا يعني ئەبێ ئەمە لە چی بێ ئەم پرسیارە يعني مونگە بێ ئاگا لە دین تۆ نەزانی لە حاڵێکای کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرحەق بەوە ئەڵێ ئەلعنوهن فإنهن ملعونات ئافرەتێ بەم حاڵە بێ بە ئەمر بە موسڵمانان ئەڵێ لعنەتیان لێکە چونکە خوا لعنەتی لێکە لەم نۆعە خوشکە بەڕێزەکەم کاتێ تۆ بەم حاڵەوە ئەچیتە بازاڕ ئەچیتە دەرەوە گەنجێکی نەکبەت کە سەیرت دەکا نەڤەرێکی بۆ نووسرێ نەڤەرێک گەنجێکی کەش سەیری کردی نەڤەرێکی بۆ نووسرا کە بۆ ئەوە نووسرێ خێرا بۆ تۆشە نووسرێت چونکە تۆ سەبەبەکە بووی جەنابەت 2 سەعات لە بازاڕ پیاساکەیت ش دەکڕی 2 سەعات کاتێ گەڕیتەوە بۆ ماڵەوە 2000 کەس نەڤەریان لە جەنابە کردووە 2000 گەنج لە ماوەی ئەو 2 سەعاتەیە سەیری تۆیان کرد و تووشی گوناه بوون ئەوانێکی چەندیان بۆ نووسرا یەکی 1 نەڤەر بەڵام جەنابە چەندی بۆ نووسرا بە 2000 نەڤەرەوە خوا پەنامان بە هاتوویتە ماڵەوە بۆیان لێ لعنەتی لێکەن تێگەن بە 2000 نەڤەرەوە هاتوویتە ماڵەوە ئەگەر جەنابت ئامە حاڵە بێ ئەبێ بیلۆکەم و کچەکە و چۆن پێ بگەێنێ بێ کچەکە و چی لە بەرابێ تۆ عمری 50 ساڵە پێڵم خوشکەکەم تۆ شو کردووە بەڵێ مامۆستاگیان منداڵە هەیە ڕۆڵە کچێکیشم ماوە بەشوو باش ئادەی خوشکی بەڕێز بەس پێم بڵێ تۆ بە تەمای چی لەم دنیاە ئەمە حاڵە و خۆتی ئاوا لێ کردووە دیارە تۆ هاتووی پرسیاری شەو نوێژەکەی دیارە زانی خوا هەیە دیارە زانی قیامەت هەیە دیارە زانی ناو قەبر و حسابی ناو قەبر ڕاستە دیارە زانی وی لەو قورئانە ئەمری پێکراوە ڕاستە بەس تێمگەێنن ئەمە چ سەرگەردانیەکە ئەمە چ غەفڵەتێکە ئەمە چ دەقگرتنیەکە بە خراپەوە تۆ بزانی ئەوە تای لەناو غەزەبی خوایە تۆ بزانی ئەمە هیچ ئیسفادەیەکی پێ ناگەێنێ وەڵڵاهی ئەزانم ئافرەتەش داوێن پیس نییە بەس ئەمە بۆ بە عادەت دەکەی ئەم دەقا ئەشکێنی تۆ ئەگەڕیتەوە بۆ لای خوا تۆ نیازە هەیە خیانەت لە مێرد دەکەی نەوەڵڵا حاشا مامۆستا لە گەنجیشمان خیانەتم نەکردووە غەڵەتم نەکردووە باشە خوشکەکەم تۆ بە تەمای چی تاکەی ناگەڕیتەوە تۆ بەم ڕۆژگارە پرسیاری دوعاکەیت پرسیاری نەوعی نوێژەکەی خێرەکەی ئەوەندەی ئەیان بینم و ئافرەتانەی کەوا سافیرەن و موەظەفن لە دایرەکانە خێرەکەن و حەیوان سەرە بڕن و پرسیاری دوعاکردن و گوێ لە بەرنامە دینیەکانە گرن باشە ئەمە بۆ بەچی ئەم دەقە نەتوانی بشکێنی تۆ شەڕی پێ لەگەڵ خوا و لەگەڵ موسڵمانانە بکەی خوشکانی بەڕێز نازانی
ئەگەر بەهۆی تۆوە نەبێ ئەو گەنجە جوانانەی کە لەبەر دەمی مەکتەبی کچانەکان ئاوەساون و یەکی مۆبایلێک بەدەستیانەوەڵی تەزویحا دەکەن و هەموو پژملیان هەڵپاچنا و ناشرین چاوەڕێ ئەواکەن کچێ بە دەمیانەوە پێ بکەنێت و سیر لێ ئەم کچکەن و تانەیەک لەو کچە بن و تان و تەشەرێ لەو بن ئەگەر تۆ ئەمە نەکەی ئەو گەنجانە یەنە ئەم ماڵی خوایە تۆ گومڕاو کردوون دەبگەڕێرەوە تۆ بەتەمای چیت تاکەی بەتەمای لەسەرم حاڵە تۆ ئاوا لەسەری بەردەوام بی برایان خوشکان خوای گەورە ئەفەرمێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا ئەنفوسەکم و ئەهلیکم نارن وەقودوها الناس والحجارە ئەڵێ خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگرێ پارێزن کە سوتەمەنیەکەی بەرد و ئینسانە یعنی هەر خۆت نا بڕۆ قسەی خێر بۆ خوشکەکە بکە بۆ دایکەکە بکە تێیگێنەوە بڵێ دایگیان معقول نییە لەم عمرەیە ئاخر گوناحت ئەگا ئاخر من تۆ ببینم پەنجە بە تەباخەکە بسووتی ڕاکەم دەرمانێ بۆ دێنم و دکتۆرێ بۆ دێنم من لەبەر ئاگرێکی هەتاتایی خوایە هیچم بۆ ناکرێ دایە تاکەی ناگەڕیتەوە خوشکم تاکەی ناگەڕیتەوە خێزانم تاکەی ناگەڕیتەوە کچم تاکەی ناگەڕیتەوە بە براکانتان بڵێن ئەوانی کە سەریان لە گوناح ناوە کۆڵیان لێ مەدە مەڵە جارێکم پێ و بە قسەی نەکردم بە خوای تر پێی ناڵێمەوە کاکە بڕۆن دەستیان بگرن نەسیحەتی خێری ئەو خەڵکە بکەن زۆری ئەو خەڵکە باوەڕی بەخوا هەیە بە قیامەت هەیە دیندارە ئەو نەوعە کافری پێشووتریان زۆر کەمە تازەترین ئیحسائیە کە لە عالەما کراوە لە عالەما بە تایبەتی لە ئەوروپا ئەمریکایە ئەڵێ لە سەیە چواری خەڵکی دنیا بێ ئیمانە لە سەیە چەند چوارە و تازەترین ئیحسائیە کە کراوە لە سەیە چواری خەڵکی دنیا بێ ئیمانە باوەڕی بە هیچ نییە ئەو کێکی باوەڕی بەخوا هەیە لە ڕێگاکەی پیشانە خطابم بۆ ئەو نوعە کەسانە ئەڵێم بەسە تام و لەذەتی ڕابواردنەکانی دنیا و کرد وەرە یەک مانگیش لەگەڵ ئێمە لەم ڕەمەزانەیە تامی عیبادەت بکە ئەگەر زەرەرە کرد وعد بێ من بۆ بژمێرم وەرە یەک مانگ خواکە بناسە یەک مانگ سوژدە بۆ پەروەردگارێ بەرەو عیبادەت کە و تامی ئەو حاڵە بکە کە ئێمەی تیاین وعد بێ زەرەرە کرد من بۆ بژمێرم فام زەرەرەکەیت خطابی سێهەم بۆ ئاستی سێم ئەی ئەو خەڵکی کە موسڵمانە و شوێنکەوتووی ئیسلامە و شوێنکەوتووی بەرنامەی خوایە و هاتوچووی مزگەوت دەکا و نوێژەکا و بە ڕۆژوو ئەبێ و عیبادە دەکا و زەکات دەیا و حەجەکە ئەڵێم ئەی ئەو مامە حاجی عمرێ 70 ساڵە پەنجا و پێنج ساڵە تۆ نوێژەکەی یەک کەڕەت کاتی خۆی مەلای دیەکەی خۆتان یا مەلای گەڕەکەکەی خۆتان یا دایکی یا باوکی فاتحەی پێلەبەر کردی یا تەحیاتی پێلەبەر کردی ئەپرسم ئەڵێم لەم 55 ساڵەیە کەڕەتێ چوویتەوە لای مامۆستایی کە ئەرێ بڵێ مامۆستا 55 ساڵە من بەم شێوەیە تەحیا دەخوێنم توخوابزانە غەڵەتم لەبەر نەکردووە خۆزان نەڵن چی مراجعەیەکی خۆتی کردووە بزانی 50 ساڵە تۆ بەم شێوەیە عیبادە دەکەی آخر من مناڵ بووم ئەو کاتە لە لادێ بووین کورم فەقیرێکی لێبوو مامۆستایەکی لێبوو کورە باوکم فێری کردم باوکیشم سەوادی نەبوو ئەی نابێت تۆ مراجعەیەکی خۆکەی بزانی ئەم عیبادەتەی چەند ساڵە تۆیەکی غەڵەت نییە زانی ڕاست و دروست فاتحەکە کە نوێژ بەبێ ئەوە دروست نییە زانی ئەم فاتحەی و ڕاست دروست لەبەر کردووە گوێی لێبێ جاری وا هەیە مامۆستایەک بە نەوعێک نوێژەکە ئەخوێنێ فاتحەکە یا دوعایەکە خوێنێکی کە نایخوێنێ کە چێڵی هیچ مشکلەی ئەو نییە ئەمیان بێ ئەویان بێ سەری خۆیەگری باشە نابێت و پرسیارێک ئێمە دینی تۆ نییە ئەی تۆ ڕۆژی 5 جار نایتە ماڵی خوایە بۆ ئەوگە بێخەمی لە دین ئەو بۆ ئەوگە بێخەمی لە ئیسلامەتەکە معقولە تۆ هەموو ڕۆژێ شتێ بکڕی بێنیتە ماڵەکەەوە بەڵام سەیری نەکەی بزانێ شتە و جوانە پاکە سەقەتە چاکە تۆ هیچ گڵۆپێگە کڕی بێنیتەوە بۆ ماڵە تا لە دوکانەکە فەحسی نەکەی بە پیاوەکە بە کابرای دوکانە ئەتخوا ئەو گڵۆپەم بۆ فەحس کە جارێ بزانم ئیشەکە اینجا بیبەمەوە بۆ ماڵەوە ئەو بۆ لەسەر قەزەی دینەوە بێخەمی
لەگەڵ سایق تەکسیەکە سوار بووم ڕۆژێکیان شەوێکیان شەو باسی سوخۆری کرا باسی عەقار و سلفەی سەیارە و نازانم چی و چی و ئەمانە کرد چوو بۆ عەقارێکی پارەیەکی وەرگرتە بوو پارەی قەرزێک لە بانقێک کە مناڵیش دەزانێت سووە هەر 20 وەرەقەیەنێ و 25 لێسەن وتم تۆ نوێژەکەی وتی ئەرەڵا مامۆسای چۆن وتم خواناسی حرامە زانی حەڵاوتی ئەی چۆن وتم ئەی چۆنەوە کردووە کوێدی مامۆساوتی مەلایکی لێ بوو لە گەڕی خۆوان چون پرس پێکەوتی دەقەی ناکە تۆ فەقیرینی تۆ هەر ئاوە بەبەسیتی تاو ئەوە لە حاڵێکە من باوەڕشم پێ کردی کە وتم مەلایەک یا مامۆسایەکە فتوای بۆ داوم کە مەلا نابێشتیوە مەلاشتیوە ناڵێ چونکە ئەم سووە مناڵی سەرجادەش ئەیزانێت کە ئەمە سووە ئەوە گریمان من قەناعەتیشم پێ کردی ئاخۆ تۆ چۆن هینە کردووە باش یعنی دین ئاوا مەگە بێخەمبی لەو دینە پێم وتم کاکی برا سیارەی تۆ ئیسام تەکسێبایی چەندەتی وەڵا ئەو پەڕەکەی 65 وەرەقاک تم 65 وتی ئەو پەڕەکەی 65 تم نایسا بڵم هاوە 65 وەرەقە دێمێ نەخێر ئەوە 66 دێمێ ئەوە 67 دێمێ دوو وەرەقەشت زیایە بێ تو خوا یەکسەرە مەیتێ یان یەک تۆ زەڵی ماوەسە یان یەک دەقە بۆ سەر لە خزمەتە ئەچیتە ئەو لاوە دوو تەلەفۆنەکەی بۆ لای خزمێکە برادەرێک لە مەعرەزەکان ئەرێ کاکە سیارە بەرز نەبوو تۆ سیاری بەرز نەبوو تۆ ئەم کابرایە بۆ لە خۆش 66 هاتێ خۆش 65 زیاتر ناکات وتم لە قازاجیش بێ هێشتا چی 4 تەلەفۆنەکەی بۆی تاکید بی بۆی زەوەکو فێڵە لێکرابێ چ جایەوەی ئەگەر من کەمتریشێ بەمێ ئەو بۆ دنیا کەس ناتوانێت بۆ وەرەقەیەک هەڵتان خەڵەتێنەوە بۆ قیامەتەکەوگە خۆش باوەڕی مەلایەکی گەڕێکی خۆمان پرسیارم لەکەوتی قەی ناکە بڕۆ توخۆ ئەمە ئەبێ من بە ئێواڵم برایان دین ئەوگە سوکەلاتان یەکێک ئەهلی مزگەوت بێ ئەبێ ئاوە لە حەڵاڵ و حرامورد بێتەوە ها هەر ئەوگە زەلامە فەتوا بۆ باویتر مادەم خۆ دڵی پێی خۆشە و لە مەسلحەتی خۆتە تەواویتر بڕۆی قەی ناکە خیتابم بۆ ئەو کەسانە ڕووی دەمم لەو کەسانەی کەوا ئەم دینیان وا بە هەوەنتە وەرگرتووە وا ئەزانێ بە نوێژێکی لابەلا کە ئاگای لێ نییە چ کەلیمەیەکی تیاوت و لەو ڕۆژەشی لەبەری کردووە نازانێ ئەڵێ چی و معنای کەلیماتەکانیشی چییە لە ڕۆژوویە کە هەر لە بەیانی مەلابانگانەوە هێشتا نوێژەکەی بەیانی تەواو نەبووە بە غەیبەت و بە بوختان و بە جوێنوتن بەم و بۆ بەتاڵیە کاتەوە بە حەجێک کە ئەچێ بۆ ئەوێ لەگەڵ مابوون لە حەجا پیاوی پیر عمریان 70 ساڵ و 80 ساڵ لێرەوە ڕۆشتون پێم وتون لە کاروانەکە وتومە حاجیانی بەڕێز خوشکان برایان شتێکتان پێ بڵم باش بیزانن وتیان چی مامۆستا وتم هەرچی شەیتانێک ڕۆژێ لە ڕۆژان معاملەی لەگەڵ ئێوەیە کرد بێ گوناحێکی بە ئێوە کردبێ ئەلئان جەنابی ئەو شەیتانە لەم پاسەیە لەگەڵ ئێمەیە کیانۆ مامۆستاڵی چی بۆ خاتری خوای ماچین بۆ حەج بۆ ماڵی خوا شەیتان چیەکا لێرە وتم دەی ئەخوا ئاوایە ئێوتیان چۆن مامۆستا ئێوتم کاکە ئێوە عمرتان 50 و 60 و 70 و تایەتی 40 و تایەتی 30 چەند ساڵە ئەم شەیتانە خەریکە شەو ڕۆژ بۆی گوناحمان پێ بکە ئێستا تۆ چی بۆ کوێ ئەچی بۆ حەجی ماڵی خوا کە لەو سەرۆهاتی تۆ ئەگەر خوا لێمانی قبوڵ کا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە ئەو ڕۆژەی لە دایک بووی ئاوە گوناحی پێوە نامێنێ یعنی شەیتان چییە بێ ڕەنج بەبا بێ یعنی ئەو 60 دانە ساڵە 70 ساڵە گوناح بە تۆ کە ئەزێت لەگەڵ تۆی کێشێ ئێستا لەو سەرۆ بەدەستی بەتاڵ شەیتانێتەوە چۆن شتی وای پێ قبوڵەکرێ ئێستا لەگەڵ ماسەر کەوتووە زانن بۆچی خۆ زانێت تۆ بە قسەی ناتی بڵێ مەچۆ بۆ حەج بەخوا هەر هاتووی تازە ئەزانێت تۆ ئەوگە ئیمانە هەیە چی بۆ حەج فەرزەکەی خوا بەجێنێ بەس ئەشێناسێ باش ئەوگە غافڵی نازانی حەجەکەی بەچی بەتاڵە بێتەوە بەخوا حاجی 60 و 70 ساڵم لێک جیا کردۆ تۆ چوومەتە بینیانە و کورە بیکەن بە خاتی خوا کورە دەستم دامێتان ئەو بۆ کزە کێشەبەوە لەسەر سەرینێک بالیفێ باشە کە خوا فەرمێ هەچ کەسێ بۆ حەج ڕۆی فەلا ڕەفەسە وەلا فسووقە وەلا جیدالە فی الحەج دەمە و جوێن و قسەی ناشرین حەجەکەی بەتاڵەکاتەوە شەڕە بۆ کزم بۆکا لێ باشە ئەخە شەیتان ئەوەتە کاکە مەسەلەی دینە ئەوەیە
ئێستا شەیتان تەما ئێوەی بە ئێوە نییە پێ و بڵە بکافر کاتەوە بڵێ خوا نییە چونکە ئەزانێت تا ئێوارە قسەی وا بۆ کە بە قسەی ناکەی بەڵام یە لەلایەکەوە لا ئیلاهە ئیلا الله کە و بەتاڵە کاتەوە کە بە خەتەرەش بە خەیاڵتان نەهاتووە تێگەی لە شوێنێکەوە لا ئیلاهە ئیلا الله کە و بەتاڵە کاتەوە خۆ سێ بەشی ئەوانەی کەوا موشریکن شەریک بۆ خوا پێیاکەن خوا فەرمێ وەما یؤمن ئەکسەرهم بالله ئیلا وهم چی مشریکون خوا پەناما بە ئەڵێ زۆربەی ئەو خەڵکە کە ئیمان بەخوایانێ هەرچییە بە مشریکیە خوا پەناما جاخۆ گەر هەرچی وتی باوەڕم بەخوا هەیە باوەڕەکەی ڕێک و ڕاست و دروست بووایە هەرچی وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەئەنە محەممەدە ڕەسوول الله صلی الله علیه وسلم شایەتمانەکەی حەق بووایە عەمەلەکەشی لەگەڵ شایەتمانەکەی بگونجایە جاخۆی شەڵا تەواو نەجاتمانە بوو بەڵام مشکلەکە ئەوەیە شەیتان لە شوێنێکەوە فەرمان پێ بە ئەسڵەن بە خەیاڵی ئێمانە ئەمە ئاستی سێهەم بوو ئاستی چوارەم لە قسەمە ڕووی دەمم لەو خەڵکەیە کە بەڕاستی پیاوی ئیسلامن پیاوی خوان خۆیان یەکلا کردوتەوە بۆ خزمەتی دینی خوا لە ڕۆژانێکی سەخت و ناخۆشیشە دینی خۆی نەدۆڕانەوە دیفاع لە دینی خواکە بانگەوازی خەڵکەکە بۆ ڕێگەی خوا لەناو خەڵکە بە ئیسلامی ناسراوە لەسەر دینی خوا تووشی بەزم و ناخۆشی بووە و ئامادەشە لە پێناوی خوایە هەموو شتێکی بەسەرا بێ بۆ خوشک و برایانەش ئەڵێم وا نەزانی تۆ ئیتر بەهەشت گرتووە و تاپۆ کردووە و تۆ تاو لێبوویتەوە و سەکی بەهەشتی وەرگرتووە و شەیتانیش ئیتر تاو کۆڵی لێداوی نە تۆ لە هەمیان خەتەرتری شەیتان ئەوەندەی خەمی تۆیەتی نێڵێ تۆی لە دەست دەرچی ئاوە بە ساغی و بە پاکی و بە ئیمانێکی ڕێکەوە ئەوانەیەکی تازە تاو زامن کردووە بەس خەمی تۆیەتی لە دەستی دەرچی بەخوا لەسەرە مەرگەکەش ئاوازە لێ نایەنێ لە کاتی گیانە ئەڵڵاکەش تایدێتە بن کلیشەتەوە ئەی بابای خواناسی لە خواترس شەیتان وازە لێ ناهێنێ ئەڵێم بەو خەڵکە ئەڵێم کە خۆی بە موسڵمان بە شوێنکەوتەی دینی خوا خۆی بە خزمەکاری دینی خوا دانا و خۆشی یەکلا کردوتەوە بۆ دینی خوا ئەڵێم ئێوە لە هەموو کە زیاتر هەموو ساڵ جارێ کورە بۆت کرا هەموو مانگ جارێ بۆت کرا هەموو هەفتە جارێ بۆت کرا هەموو ڕۆژێ جارێک و چەند جار مڕاجعەی خۆت تۆ لە پێش خەڵکی کە مڕاجعەی خۆ بکەرەوە تۆ بیرێک لە حاڵی خۆ بکەرەوە بزانە ئەرێ کاکە تۆ یەکەم جار بۆ هاتیتە ناو ئەم جەماعەتە موسڵمانە تۆ یەکەم جار ئەم ڕێگایە و بۆ چی گرت بە چ مەبەستێ بزانە نیەتەکەی نەگۆڕیوە بزانە ڕێبازەکەی نەگۆڕیوە بزانە شەیتان لەو کاتەیە فریوی نەداوی هەڵی نەخەڵەتانوویت تۆ لە بیرێ چوو بێتەوە یەکەم جار بۆچی هاتوویت لە بیرمە لە مانگی یانزەی یانزەی ساڵی 1993 لە بیرمە جوان لەگەڵ دوو مامۆستای بەڕێزە کە یەکێکیان ئیستا ماوە ئیمام و خەتیبێکی بەڕێزی ئەم شارەیە لەگەڵ مەسڵمانێکی کەشا کە مامۆستای من بوو خوای گەورە عەفوی کا و دەرەجەی عالیکە ئینشاءالله بە بەهەشتی بەرینی شادکە شەوێکی ئاوا درەنان بوو دەوری سەعات 11 بوو چووینە خزمەت مامۆستا عەلی باپیر لە سلەیمانی دانیشتین هەنگی قسە و باس و هینمان کرد منەوە کاتە تۆزێ گەنج و حەماسی و ئەمان نەبووم باسم کرد لە مزگەوتا کۆمەڵێک گەنج هەن من تەلەبەیەکی زۆرم هەیە کەچی ئەوان نایەڵەن من دەرس بڵێمەوە شەڕمان پێفرۆشن ئەڵێ مزگەوتی ئێمە نابێ ئێوە بێن زۆر بە حەماسی قسەم کرد و ئەمانە مامۆستا فەرمووی وتی ئەزانم تۆ لەسەر حەقی
زانم ئەوەی کە تۆ باسیەکەی وایە شتی کەشم بیستۆتەوە لەسەرەوان بەس با من شتێکی پێ بڵێم وتم فەرموو وتی ئیسا تۆ لەسەر حەقی ئەوان هەر لە خوان و مەرئی ماڵی خوا لێکەن مزگەوتەکاڵی ئێمێ نابێت تۆ بیت دەرسی تیا بڵێیتەوە ئەم جەماعەتێ من تۆن تیا نابێت دەرس بڵێیتەوە لا حول ولا قوة إلا بالله من دەرس بڵێم و نابێت تۆ دەرسی تیا بڵێیتەوە وتی ئیسا کە ئەکەویتە سیراعەوە لەگەڵیانە بەحساب لەبەر چییە؟ لەبەر خوایە وتی دڵنیام ئەو جەماعەتەی کەش بۆیە نایڵەن تۆ بچیتە مزگەوتەکە تۆ بە خەتەرە زانەڵە بەخوا مێشکی و خەڵکە تێگەیە مێشکی گەنجەکان تێگەیە ئەوانیش هەر لەبەر کێیانە لەبەر خوایانە نەک تۆ بچی مێشکان ئەوان پیان وایە فکری تۆ غەڵەتە تۆش پێت وایە ئیشەکەی ئەوان چییە؟ غەڵەتە وتی تا ئێرە هەر نیەتەکان باشە و لەوانەیە خوای گەورە بەرەکەت خاتە ئیشی هەردوولاوە حەلێکی هەر ببێ وتی یەک ساڵێکی پێ بچێت تۆ لە بیرت دەچێتەوە کە ئیشەکە و لەبەر خوا لەگەڵ مامۆستا فڵانە شەڕتە و ڕقتان لێیەکە ئەویش لە بیرێچێتەوە کە لەبەر خوا ڕقی لە تۆیە شتەکە بێ بەچی؟ بە غەڕەزی شخصی بینی تۆ ئەو تۆ ڕقی لەوە چونکە نەیەش تۆ بیت مزگەوتەکەەوە ئەویش ڕقی لە تۆیە چونکە تۆ تەلەبی ئەوە بیت کە شتەکە بوو بە غەڕەزی شخصی یعنی لەسەر چی نەما؟ لەسەر دینی خوا نەما لەسەر چییە؟ نەفسی خۆمانە بۆ عیزەتی نەفسی خۆمە کەوای لێ هات خوا لە مەسەلەکە چیەکێ؟ ئەچێتە دەرەوە چونکە بۆ خوا نەما کە خوا لە مەسەلەکە چووە دەرەوە خێر لە ئیشەکان نامێنێ وەکو ئایا من چۆن لەسەر دنیا لەگەڵێکی کیا شەڕم بێ چۆن دوان لەسەر دنیا و لەسەر پاتاڵی دنیا و لەسەر عیزەت نەفسی خۆیان شەڕەکەن ئاوایە خوا لە ئیشەکان نامێنێت و بەرەکەت لە ئیشەکان نامێنێت ئەبێ بە بەڵا بەسەر هەردوو لاوە ئەو قسەم قەت لەبیر ناچێت و نەسیحەت ئەم موسڵمانانەی ئەمڕۆی ئێمە کولی یەکێ لەو خەڵکە بگری تایەتی 20 ساڵە 30 ساڵە خەریکی کاری ئیسلامی و خزمەتکردنی موسڵمانان و بانگەوازکردنە بۆ دینی خوا و دیفاعکردنە لە دینی خوا تایەتی تووشی هەزار چەند مەسەری بۆ لە پێناوی دینی خوایە بەڵام لەوە غافڵ مەبە بەو زەخیرە کۆنەی کە هەتا تۆ تەواو پاڵی لێبەیتەوە بڵێ وەڵای تر بەهاشتم بۆ خۆم زامن کردویتر کاکە چیمان وەکو یونس لێ نەیە سەلامی خوای لێبێ کۆرەوەتی تر بە قەومەکە بووتر ئیمانیانن بێنن نایانن کەیفی خۆیانە خوا حافیز بن ئەو خوای گەورە خستیە ناو فتیحوتێکەوە چەند ئەستیغفار و سوبحان اللهی کرد لە فتیحوتەکە تا خوای گەورە عەفوی کردو هێنایە دەرەوە ئینجا حکایەتەکەشی کردووە بە عیبرە دەیگێڕێتەوە بۆ خەڵک برایان ئەو خەڵکەی کە لە پێناوی خوایە ڕێگەیەکی هەڵبژاردووە ئاگای لە خۆی بێ تۆ یەکەم جار لە پێناو ئەم ئیسلامە و خزمەت بەم دینەیە هاتی لە پێناو ئەویان نەهاتی ناوێکی دنیایی بەدەستبێنی کەی ئەو ناو بەدەستێنا ئیتر پاڵی لێبەیتەوە ئەی ئەو مامۆستا بەڕێزانەی کەیەکی 100 تەلەبە و 200 تەلەبەتان هەبوو ئەمڕۆ دەستی گەیشتۆ بە مەنسەبێک و بە پلە و پایەیەک یەک دەرسی نەماوە و یەک تەلەبە نەماوە چی جوابی خواییتەوە ها؟ یعنی تۆ بۆ ئەو مەنسەبە کارت دەکردو هەوڵدەیە یان بۆ خزمەتی ئەم ئیسلامە ئەمڕۆ ئەبێ زیاتر تۆ بۆ ئەو ئیسلامە تێبکۆشید خەمی ئەو میلەتەوە بێ کە ئاوا تووشی فەسادەت و بێدینی و زەلالەت و گومڕایی بووە یان ئەوەی دەستێ گەیشتە مەنسەبێکی تر تۆ ئەی بۆ جاران 200 تەلەبە و 300 تەلەبەت هەبوو ئەی بۆ جاران مزگەوتەکان شەو و ڕۆژ لەبەر دەرسی تۆ بەرناکەوە ئەمڕۆ ئیسلام ئیشی پێت نەماوە تاو چاکەت و پانتۆڵی تاو لەبەر کرد و بۆ ئیمباخی جوانێ لەمەر کرد و سیارەی ئاخر مۆدێلێ هاتە ژێر بۆ ئەمەندە بوو ئەی چی جوابی خوایتەوە بابای بانخوازی داعی موسڵمانی مجاهید ئەوە چییە هاو برایان ئەمە دینی خوایە شەیتان زەفەرمان پێ نەبا ئەوەنگەی شەیتان دێتە سەر ڕێگەی عالمەکان و خواناساکان و داعیەکان و خزمەتکارانی دینەکە ئەوەنگە ڕێگە بە خەڵکە جاهیلەکە ناگرێ خەڵکە جاهیلەکە بۆ ئەو هیچ مشکلەیەکیان نییە بە یەک کەلیمەی باتە ئاسمان و هێنێتە خوارەوە لەگەڵ تۆیە دەرگای وا لێکاتەوە بە خەتەرەش بەدڵتان نەهاتووە ئەو ئیسلامەی هاتۆ ئامادە بووی خوێن و ماڵتی لە سەرا بکەی بەین ئەمڕۆ بە دوو قسەی خۆش دەوڕانوتەوە ئاگاشت لە خۆت نییە ئەوەی دوێنێ بە کفر دەزانی ئەمڕۆ بەس بە قسەی خۆش تەسلیمیشی کردو ئاگاشت لە خۆت نییە لەبەر ئەوە خوشکان برایە هەچ کەس گوێی لە دەنگمە ئەوەی خوای گەورە بیوێ هیدایەتیەوە ئیگێڕێتەوە
ئەوەشی خێری تیا بێت دڵنیا بن خوای گەورە ئەوێ بیگێڕێتەوە ئەوەشی لە یەکەم ڕۆژەوە خاین بۆ بەرامبەر بەخوا و مەبەستی پێ خوا نەبووە مەبەستی تری هەبووە بەو خوای گەورە لە دنیاشە ئابڕوویە بات و لە قیامەتیشە ئەم ئیسلامە ئەوەی خۆشە فێڵ لە خوا ناکرێت مامۆستایەکی بەڕێز مەبوو خوا ئەفریقای خۆ پێی فەرمووم کە ڕەتێوتی کاکە هاوڕێگیان وتی لە هەموو بەرنامە و فکر و جەماعەت و حیزب و شتە دنیایەکانە هەتا زمانێ لوستر بێ و سمێڵە گەورەتر بێ و باڵێ فشتر بێ و قسە زانتر و لەگلەگیتر بی تۆ چیتە پێشەوە گەورەترە بی وتی لە ئیسلامە هەتا وابی خوا تڕۆ دەکا وتی لەم ئیسلامەیە هەتا متەواضع بی خۆ بچووکەیتەوە حەز نەکەی خۆت دەرخەیت و حەز نەکەی خەڵک بناسێ ئیشی بۆ خوا بێ تۆ هەر خۆت بچووکەکەیت و خۆ دەشایتەوە کەچی خوا هەر گەورە دەکا ئیسلام ئاوایە فێڵ لە خوا ناکرێ با ئەو مسلمانانەی ئێمە مڕاجعەیەکی حاڵی خۆیان بکەنەوە بڵێ ئێمە یەکەم جار بۆچی هاتین شوێنەم دینە کەوتین ئایا ئەمڕۆ دین پێویستی بە ئێمە نەماوە ئێمە بۆ یەکەم جار هاتین و شوێن ئەم بەرنامەی خوایە کەوتوین ئایا ڕێگا ڕاستەکە ماوینەتەوە لەسەری یا گۆڕیمانە لە سەرەمەرگە شەیتان یێتە لای پیاوێک کە بیسووتانە هەموو حکایەتەوە ئەسەرە لە سەرەمەرگایە شەیتان هەموو عمری لەگەڵ کابرای خەری بۆ فری بە فری نەی بۆی فری و نەیراوە لە کاتی سەرەمەرگایەتە لای ئەڵێ ئای فلانی کوڕی فلان ئەشەدوما بیلا باش نەجاتم بووی هەنگێ لە عولەماڵەنەی ئیمام ئەحمەی کوڕی حەنبەلە ئەم سەلامەی کامی بەسەراتوە تێگەی چووکە لە سەرەمەرگاری و بڕۆ مەلعون وازم لێ بێنە مەلعون هێشتا مەلعون ماوێتی مەلعون کە کۆشیاتۆ کوڕەکەی وتی باوکی لەگەڵ کێو بۆ مەلعون وتی وە شەیتان بۆ هاتوو پێوتم ئەحمە باش نەجاتی بوو لە دەسم ئەحمە بەخوا باش قوتار بووی لە دەسم ئەم هەموو عمرە خەڵی بوو غەڵەتێکم نەمتوانی غەڵەتێکە پێ بکەم نەمتوانی فریو بم ئەی مش پێم ونا مەلعون هێشتا ڕۆحم دەرنەچوە بەتەمای ئەمین بم لێ و بەتەمای پشتکەمە بڵێ مارەوەڵاو شەیتان احترافی کرد بۆ یەک تۆز غافڵ بم و زەفەرم پێبەری ناخۆشتا ڕۆحەکە دەرنەچوە هێشتا شەڕەکە نەبڕاوەتەوە مسلمانینە نە شەیتان خەوتووە نە دوژمنانی دینی ئیسلام خەوتون نە فەساد و کفر و بێدینی و ظڵم و ستەم بنەبڕکراوە تۆ پاڵە لێیاوەی تێتەوە ئازانی هیچ کاری خۆتێ بەجێهێنا و ئیتر کەشتی تۆ لای خواڵێ ئەی ئافەرم دەستی خۆش بێ ئەوەی تۆ کردی کەس نەیکرد بەخوا نیە برایان بەخوا هەمومان مقەسرین لە عافیە و دینەیە من هەر یەکە بە ئێوە ئەڵێم کێتان لێوە زانێ قورئان بخوێنێتەوە با بەخۆی بڵێ بەس ئەوەندە مڕاجعەی لێوە بەزەڵم هیچی کەنا باشە تۆ زانی قورئان بخوێنی تۆ چوار تەلەبەی دراوسێکەت و ماڵەکەتی هێناوە بڵێ وەرە با فێری قورئان خوێندنەوەتان کەم بەس ئەوەندە ئەڵێم بەس قورئان خوێندنەوە هیچی تر نا کە تۆ زانی قورئان خوێنی تۆ بۆ چوار مناڵی دەرو دراوسێکە نانی فێری قورئان خوێندنەوەیان بکەی هەر بۆ ئەوە دیکە چی تۆ بەردەبی خوا بڵێ خوای خەریک بوو منیش هەوڵێکم دا منیش یا تۆش پشت لێ کردوەوە تەواوی ترڵی نەخوا ئیشی بێمەوە نە ئیسلام ئیشی بێمەوە وەکو عەبدولموطەلیب بڵێ خوای گەورە خۆی سەریەخا کەعبە پارێزێ خوشکان برایان حەزاکەم کاتێکە زیاتر لێوە بەرم لە خزمەت جەنابتانەوە سێ چارێکی برد کۆتایی قسم بۆ دێنم دەڵێم ئێمە لە هەموو لەحظەیەک لە لەحظەتەکانە پێویستمان بە مراجعەکردنەوە هەیە مراجعەکردنەوە سەرەتای تۆبەکردنە معنایەوە نیە تۆ هەر گوناحێکی گەورە بکەی اینجا بڵێ مراجعی نەفسی خۆمەکەمەوە نە جاری وایە مراجعەکردن بۆ ئەو کاری کە ئەیکەیت تۆ ماڵێک و ئایلەیەکە بی بەڕێوە سەیرەکەی مناڵەکانی هەموو سەقەت و خوارد دەرچوون نابێ مراجعەیەکی خۆ بکەیت تۆ بڵێ کاکە ئەبنەبێ خواریەکەم لەکوێ بووی بۆچی مناڵەکانم هیچی ساڵح نەبوون کابرای بازرگان هەموو ساڵە مراجعی حساباتی خۆی کاتۆ بزانێ بۆچی ئەم ساڵ زەرەری کردو بۆ قانزاجی نەکردووە بۆ دوو ئەوەی خێری نەکردو قانزاجی نەکردو بۆ زەرەری کرد باشە تۆ نابێ مراجعەیەکی خۆ بکەیت تۆ بزانی ئایا دینەکە بۆ ضعیفترە لە پار توانی و دوو جار ختمی قورئان کەی لە ڕەمەزانە ئەم ساڵ بۆچی ناتوانی ختمێک تەواوکەی نابێ مراجعەیەکی خۆ بکەیتەوە تۆ 20 دانە ساڵە شوێن جەماعەتێک کەوتوی شوێن کۆمەڵێک کەوتوی شوێن مامۆستایە کەوتوی دەرزێ پێ بڵێ نابێ مراجعەیەکی خۆ بکەیت و زانی چی لێوە فێر بووی چ خزمەتێکی کردووە بەکوێ گەیشتووی لا داوە لەو ڕێگە ڕاستەیانە ئەو نیەتەی یەکەم ڕۆژ هەبوو ئیساژ ماوتە پێشەوەی خوا محاسبە ماکەوە بەڕوت و قوتی بچینەوە بەردەمی خوا بە مراجعەیەکی خۆمان بکەینەوە ئەگەر لە خۆمانەوە دەست پێ نەکەین خۆمان ڕاست نەکەینەوە مراجعەی خۆمان نەکەین ناتوانین کۆمەڵگاکەش ڕاستکەینەوە و ناتوانین ئومەتەکەشمان ڕاستکەین و ناتوانین خزمەتیش بە ئیسلام بگەینین خوای گەورە هەمومان بگێڕێتەوە ئینشەڵڵا بۆ سەرڕاستە ڕێگاکەی ئیسلام مانکا بە خزمەکاری دینی خۆی مانکا بە خزمەکاری قورئان بۆ ئیسلاممان ژێنێ بۆ ئیسلام بمان برێنێ
لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله لەژێر فێبەری قورئانە لەژێر چەتی قورئانە لە دنیا و لە قیامەتا کۆمان بکاتەوە خوایەکو لەم مەجلیسەیە هەموو کۆ کردوتەوە ئەم هەموو هەرێکە و لە شوێنێکەوە هێناوە ڕوومان کردوتە ماڵەکەی تۆ چاوەڕێی ڕەحمەتی تۆین چاوەڕێی بەزەیی تۆین چاوەڕێی عەتف و سۆزی تۆین خوای گەورە خوایە تۆش قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناحەکانمانە یا ڕەبی خوایە لێ دەپاڕێنەوە داوای لێ ئەکەین هدایەتی ئەو گەنجانەبی کە ئاگان ئەلەم ڕەحمەتە لێ لەم ماڵانەی خوا یا ڕەبی خوایە هدایەتیان بەی یا ڕەبی خوایە هدایەتی خوشک و دایک و برا و کەس و کارەکانمان بەی ئەوانەی کە غافڵن ئالەم ڕەحمەتە خوایە پەلکێشیانکەی بۆ ماڵەکانی خۆت دڵیان ڕووناکەیتەوە بە نووری ئیمان بە نووری ئیسلام خوایە لەو فەسادە لەو خراپەیە لەو کفرە لەو جەهالەتە لەو تاریکستانی کە تیاژن قوتاریان کەیت و ڕزگاریان کە یا رب العالمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى